لە کۆتاییدا شتێک باس دەکەم. یەکێک لە پیاوچاکان دەفەرمێ زۆر جا لەگەڵ ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەکە سەفەرمان دەکرد، ئەم شار و ئەو شار، ئەم وڵات و ئەو وڵات. کاتێک لاماندا لە وڵاتی شام لە جێگایەک لاماندا شوێنێکە ماینەوە، چراکەمان فتیلەکەمان قەدەری خوا کوژایەوە لە شەودا. هەندێکمان هەڵساین بۆ ئەوەی ئاگرێک پەیدا بکەین و چرا و فتیلەکە دووبارە داگیرسێنینەوە. چەند دەقەیەکی کەم، بەڵام ئەفەرمێ کاتێکە هەڵمان کرد و ڕۆشناییمان دروست کرد، تەماشای ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەکم کرد ڕەحمەتی خوای لێبێ. هەموو ڕیشی بە فرمێسکەکانی چاوی تەڕ بوو لەو چەند سانی و چەند دەقەیەدا. چونکە زۆر جا بیرمە کردەوە باشە ئەم پیاوە بەڕێزە هەرچی دەکا ئێمەش دەیکەین، نوێژ و ڕۆژ و عیبادەت و شەو نوێژ و تەقوا و جیهاد و هەرچی دەکا ئێمەش وا دەکەین، بەڵام بۆ خوا فەزلی ئەمی داوە بەسەر ئێمە. ئەڵێ وەڵڵاهی بۆم دەرکەوت. ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای لێبێ لەو کاتەدا بیری قەبر و تاریکی ناو قەبری کەوتەوە، بۆیە دەستی کردەوە بە گریان. خوا ڕۆژێک گڵۆپەکەت کوژانەوە بیری مردن کردەوە، بیری بێکەسی خۆت ناو قەبرا کردەوە. نا وەڵڵا باوەڕ ناکەم بیرمان کردو، چونکە ئەوە عاقڵ و ژیر نین ئێمە. عاقڵ و ژیر ئەو کەسەی پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم کە زۆر بیری مردن ئەکاتەوە، زۆریش خۆی بۆ ئامادە ئەکا. یەکی پیاوچاکان ئەنەسی کوڕی فوضەیل ئەفەرمێ وەڵڵاهی ئەگەر بە ئیمامی سەفوانی کوڕی سولەیم بوترایە ئەی سەفوان بەیانی قیامەتە، وەڵڵاهی کردەوەی زیاتری پێ نەبوو بۆ قیامەت. تەواو ئەمە خۆ ئامادەکردن نەکەوی من و تۆ هەتا ئێوارە خەری گوناه و تاوانی. جا خۆشەویستان با بە خۆماندا بچینەوە، خۆمان بۆ مردن و ناخۆشیەکانی مردن ئامادەکەین. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. خوایگیان لە کاتی مردنمانە ڕەحم و میهرەبانی خۆت بڕژێنە بەسەرمانە. خوایگیان لەو بێکەسێدا فریامان کەوە یا ئەڕحەم الراحیمین. یا ڕەبی خوای لەو ناڕەحەتی و ناخۆشیەدا یا ڕەبی خوایە فریامان کەوە ڕەحمان پێ بکە. خوایگیان مردن و ناڕەحەتیەکانی مردنمان لەسەر ئاسان کە یا ئەڵڵا یا ئەڕحەم الراحیمین. خوایگیان تۆ بە ڕەحمی ئێمەش شەرمەزار و تاوانبارین، خوای ڕەحمان پێ بکە، ئاخرمان بەخێر بگێڕە، لەسەر نوێژ و ڕۆژ و عیبادەتمان مرێنە. آمين آمين آمين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه.